باش چی نوێ لای ئێوە هەیە؟ ئەلو کاکشوان ئەم کاتت باش؟ باشتر بۆ ئێوە چ زانیارێکی نوێ لای ئێوە هەیە؟ خودت چ پێشهاتێکی نوێ لای ئێوە هەیە؟ وڵی پێشاتێک هەبێت ئەوەیە کە دەرگاکان بۆ خۆپیشاندەرانی سەدرەکان کرایە خۆپیشاندەرانی سەدرەکانە بە بەرنامەیە و قیادەیان هەیە و ئاراستە ئەکرێن. بەڵێ ئەوەی ئەمڕۆ ڕوویدا نهات لە جەستەی پەرلەمانەوە بۆی هەواڵ دەبێ دواتر چون مؤتەمەر سەحەفییەکیان کرد وتیان ئێمە ئسحابەکەی بە جەستەکە دواتر مقتەدا سەدر بەیانێکی دەرکرد کە خەڵوەت ئەگرێت بۆ ماوەی و مانگۆک و ناڕزایی دەربڕین لەو پرۆسەیە کە ئەڕواتە ڕێوە لەگەڵ بەیانەکەی مقتەدایە دەرگاکانی خەزرایان بۆ کرایەوە و هەمویان ئاراستەی پەرلەمان کران. ئەتر ئەوەی پێت وایە کاک شوان ئەو دەرگایانە بە فەرمان کرانەوە یاخود زەختی خۆپیشاندەران بۆ وای لێکردن دەرگاکان بکەنەوە؟ هەمووی بەرنامەیە بۆیان کراوەتەوە تۆ ئەو هێزانە تۆ ئەمانەی لە ژوورەوانە ئەمانە نوێنەرانی خەڵکی عێراقن بەدەنگ هاتوون پاراستیان لە ئەسۆی حکوومەتە حکوومەت بەرسە لەو هاتنە ژوورەوە لەو اقتحامی کە ئەمڕۆ کراوە بێ ئەوەی لە لوتی کەسێک بێ دەرگاکاریان بۆ کراوەتەوە بێ ئەوەی هیچ شتێک بێت بەڵام هەموو ئەو خەڵکە خراوە بەردەمیانەوە ئەوەشیە بینین لە ناو مزاهرەکانە سەرۆکی لیژنەی ئەمن و دیفاعی پەرلەمان کە لە کوتلەی سەدرەکانە لە ناویانە و ماچیانەکە و ئاراستەیانەکە بۆ تێکدانی هەموو شتەکان وازەحە لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوە پیشان دەدرێ. کەس دژایەتی ئێوەی کردەوە ئەندام پەرلەمان تا ئێستا لە نێو خۆپیشاندەراندا؟ بەڵێ هیچ دژایەتیەکتان کراوە لە نێو خۆپیشاندەراندا؟ دژایەتی چی؟ ئێوەک ئەندام پەرلەمانتەران؟ ئەندام پەرلەمانتەران ئەوەی بەردەستیانەکەوێ هەرچی پێ نەبێ پێیەکەن. بڵێ ئەوەی بینیمان بەڕێز عەمار توعمە بەردەستیان کەوتووە زۆریان لێداوە عەزیەتێکی زۆریان داوە. عەمار توعمە سەرۆکی کوتلەی فەزیلەیە. تۆ خۆت بە چاوی خۆت بینیت کاک شوان؟ بەڵێ من بینیم من خۆم پەلاماری خۆمیاندا پەلاماری سیارەکەمیاندا بەڵام سایقەکەم دەربەزە بوو توانی دەربازم کات. بڵێ ئەگەر باز لە کەلوپەلی نێو پەرلەمان بکەین هیچ زیانێکی بەرکەوتە بوو تا ئەو کاتی ئێوە لێوە بوون؟ تا ئێمە لەوێ بووین نەخێر بەڵام ئێمە لەوێ بووین ترەوان پەلاماریانداتر من لە دەرگای پەرلەمان تووشیان هاتم و دەرچوومە دەرەوە. بڵێ ئێوەک ئەندام پەرلەمانەکانی عێراق هیچ پەیوەندیتان هەیە لەگەڵ یەکدا چیە ماوەتە لە ژوورەوە چیە دەرباز بووە بەرنامەی داهاتووتان چیە بەتەمای چین؟ هەواڵەکانمان لە ژوورەوە ماون کە من خۆم لە دەرچوو نابووم پێشەوەی دەرچم لە هەندێک ڕەفیقەکانم لە ژوورەوە بکە خۆحافیزی دەیان کرد ئەوان لە ژوورەوە ماون هیوادارم بتوانن دەربچن و دەرباز بن و هەندێکشم بینی دەرباز بوون و هەندێکش پێش حاڵاتەکە دەرچوو بوونە دەرەوە. بەرنامەی داهاتووتان چیە بەتەمای چین کاک شوان؟ والله برنا هیچ شتێک دیار نییە هیچ شتێک دیار نییە ئەمان ئاراستەکە بەرەوکوێوە پەرلەمانە کۆتایی پێێنن بەرەو حکومتکات بینای ئەنجومەنی وەزیران و ئەوانەش حکوومەت شەن نزیکە لە ناو خەزرایە ئاراستەی حکوومەتیەکان بڵێ شوان داودی ئەندام پەرلەمانی عێراق سپاس بۆ زانیاریەکان کە لەگەڵ